ئەم پێشانگای ئەمڕۆ لە پارێزگای بینای پارێزگای سلێمانی کردمانەوە پێشانگایەکی گشتی تایبەت بە بوارەکانی تەکنۆلۆژیایە کە سەپۆرتێکی حکوومەتی ئەلکترۆنی ئەکا بە کۆمەڵی ئەجیزە و معدات لە هەموو بوارەکانی ستمی نەخۆشخانە و هێڵسیە لە بواری پەروەردە و فێرکردن و تعلیمی و سمارت ئێجوکیشنە و لە بوارەکانی بەڕێوەبردننی ئیدارەی وڵات لە ڕێگەی حکوومەتی ئەلکترۆنیە و لە بوارەکانی سیستمی کۆنفرانس و موتەمەراتی زانستی دیارە وەگەبینێن مەجموعەیە ئامێر و ئەجیزە لێرە پێشکەش کراوە. هەدەف لەم پێشانگایە دیارە هەدەفی سەرەکیمان ئەوەیە کە لینکی نێوان کۆمپانیەکان و حکوومەت بە شێوەیەکی گشتی کۆمپانیا ناوخۆیەکان و ئەو ئیمکانەتەی کۆمپانیەکان هەیە ناتوانن خزمەتی حکوومەت و سیستمی حکوومەتی پێ بکەن بە ئەو ئەجیزانەی کە هەیە بە ئەو کادرانەی کە هەیەە و ئەندازیارانەی کە هەیەە هەم لە حملەی فێرکردن و تەسخیفکردن و بەکارهێنانی ئەجیزەکان لە ئینستۆڵەشکردنی لە هاوردەکردنی و لە سغیانەکردنی لە کاتی پێویستە. ئێمە زۆر جار ئەجیزەمان بۆ هاتووە لە کۆمپانیای ئەجنەبیەوە بەڵام دوای دامەزراندنی ڕۆشتووە و لە ئیش کەوتووە. ئەمە زۆر جار بووە بە عوقدەیەک لە سیستمی حکوومەتە کە وامان لێ هاتووە ڕەنگەی نەتوانین سیستمی حکوومەتی ئەلکترۆنی بە شێوەی دروست پێشکەشکەین. ئەمە سمارت بۆردەوەتە بۆردی زیرەک کە یەکێکە لەو ئامێرانەی کە نمایشمان کرد بوو لە پێشانگاکەیە. سمارت بۆرد بۆ بۆری فێرکردن بەکارێ، یعنی لە باتی واید بۆرد واتە تەختەی ماجیکیان تەختەیەکی کە ئەم بۆردە بەکارێت کە لەمسە تەچە وەتوانی ڕسم ئینسێرتکەی ڤیدۆ ئینسێرتکەی بۆ تەلەبەکان و هەروە سکانەریشە ئەتوانی لێرە مامۆستا ئەو شتێک کە ئەوێ سکانی کات ئەو ڕسمی کە یان ڤیدۆ هەروها مایکیشی لەگەڵایە بۆ نمونە جاروای لە قاعەیەکە زیاتر لە جامعە 120 تەلەبە هەیە سەوت ناگەبان و تەلەبەکان ئەتوانی مایک بەکاربێنی ئەلو بەم شێوەیە و هەروها ئەتوانی لەو شتانی کە ئینسێرتی ئەەکەی ڕسمە بۆ نمونە ڕسمی خەریتەیەکی مامۆستا زۆر کات ناکوشێ بە ڕسمکردنی خەریتەیە یان جسمی ئینسانێک پارچێک لەوانە زۆر کات ناکوژێ هەر خۆی ئۆتۆماتیکیان حازرە بۆ تەلەبەکە هەم تەلەبەش تاقەتی ناچێت لە دەرسەکە بە ماجیکی ڕەشیان بە ماجیکیشین هەم ئاسانکاریشە بۆ مامۆستا بۆ تەلەبە بەم شێوە.